وصيتي كتري بيغمر صلى الله عليه وسلم لسر كيوي عرفة فرمي أيها الناس فإن لكم على نسائكم حقا ولهن عليكم حقا واستوصوا بالنساء خيرا فإنهن عوان عندكم لا يملكن لأنفسهن شيئا وإنكم إنما أخذتموهن بأمانة الله واستحللتم فروجهن بكلمة الله. فرمي أي خلقينا ئاگاتان لە ئافرەتان بێ وەسیەتان بۆ کەم بەرامبەر بە دایکتان کچەکانتان خێزانەکانتان باش بن ئامۆژگاریتان ئەکەم بەرامبەر بە ئافرەتان چاک بن چونکە ئەوانە ئەسیرن لای ئێوە بەندن هیچ شوێنێکیان نییە بۆی بڕۆن وە خۆیان هیچیان نییە هیچیان بەدەست نییە و ئێوە ئەوانەتان بە ئەمانەت لایە و داوێن و شەرەف و کەرامەتی ئەو ئافرەتە بە یەک کەلیمەی حەڵاڵ بۆ ئێوە ئاگاتان لە ئافرەتان بێت. ئافرەتی باش ئەوەیە بیبینی دڵ و خۆش بێت تاعەتی خوا بکات بێفەرمانیت نەکات و بە بێپرسی تۆ لە ماڵ دەرنەچێت. بەڵام ئافرەتانی ئەمڕۆ زۆرینەیان نەبوونەتە مای دڵخۆشی بۆ پیاوەکانیان. ئافرەتی وا هەیە 20 ساڵ لەگەڵ پیاوێکە کە بەیانی تەلاقیدا سڕی 20 ساڵی هەڵەماڵێت ئەمە بزانن ئافرەتێکی خراپە. پیاو هەبوو لە ناو تابیعەکانە ژنەکەی تەلاق داوە پیان و تۆ ژنەکە بۆ تەلاقدا و تێتی ئێستا ژنی کەسێکی ترە ناتوانم قسە بکەم وتیانە ئەو کاتی کە لای خۆ بوو وتی ئینسان چۆن باسی شەرەف و کەرامەتی خۆی ئەکات ئاوا ژیاون باسی ژنی خۆیان لای خەڵ نەکردووە باسی پیاوی خۆیان لای خەڵ نەکردووە. واللهی ئەمەی کە ئەیڵێم بە تەجروبەی ژیانی خۆم بینیومە زۆرێ لە ژنەکان و کچەکانی ئێمە ئەوانەی کەوا زەواجیان کردووە سوێن بەخوا زۆرینەیان سڕی پیاوەکانیان لە لای ڕەفیقەکانیان باسەکەن زۆرینەیان باسێکا پیاوەکەی تەنانەت کار بگێتە سەر ئەو بێکەرامەتیەی باسی سەرجێیش بکرێ باسی ڕەزیلەیە کرێ باسی چی ناکرێ جا ژنەکان لەبەر قاپیەکان باسی چی ناکەن هەموو شتێکت بۆ هەڵەوەشێنن دەیەگەر لە خوا ترسن خوای گەورە پێتانە فەرمێ وەقەڕنە فی بویوتیکن لە ماڵ مێنە دەرەوە لە ماڵ. بەڵام وەڵاهی لە سایبێ ئیمانیە هەموو شتێک کراوە ئەشکرێت و وەزعەکەیش خراپترە بێت هیچ ساڵێک نییە وەزع بەرەو خراپترە ڕوات. هەر پیاوێک هەڵبسێت خێزانێکی هەبێت دەست و داوێن پاک زوڵمی لێ بکات ئەبێ خۆی حازر کا بۆ جواب بلای خوای پەروەردگار. بەڵام ئەو ئافرەتانە ئافرەت زمانی تیژە بەرامبەر بە پیاوان نەسیحەتمان بەرامبەر بە ئافرەتانەوەیە جوابی پیاوان مەدەنەوە پیاو جوابی بدەیتەوە کەللەیە بێشێتە بێت جوابی مەدەنەوە کە قسەیەکی کرد بڵێت تۆ ڕاستەکەی تەواو هەتا دوایی بەهێمنی پێڵێ. لەبەرەوە ئافرەتی چاک و خواناز ئەگەر ئینسان زوڵمی لێ بکات دەبێت جوابی بۆ لای خوا پێ بێت. بەڵام ئافرەتانە بێت لە خوا بترسن خاوەنی 4-5 مناڵن 6 مناڵن 15 ساڵ 10 ساڵ 9 ساڵ 5 ساڵ لای پیاوی ئێستا شتی قەت بە پیاوەکەی خۆت نییە. ئەگەر پیاوێکی خراپە بۆ لەگەڵ یاژی ئەگەر ئافرەتێکی خراپە بۆ لەگەڵ یاژی. لەبەر ئەوە ئافرەتان ئەسیرن بەندن پێویستە باش بین لەگەڵیانە.